ئەم کاتەوە هەموو کاتێکی ژیانتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی شەممە. سەرەتا سەردێری گرنگترین هەواڵەکان. بەڕێوچوونی هەڵمەتی زاگرۆسانە لە چیاکانی کوردستان، کۆبوونەوەی دایکانی دادخواز لە ماڵی ئیبراهیم شەریفی فەر لە بۆکان، دەستبەسەرکردنی زەکریا کەریمی لە شاری مەهاباد، کوژران و برینداربوونی 118 کۆڵبەر لە مانگی نۆڤەمبری 2023، مانگرتنی هەزاران کەسی کرێکارانی کارخانەی توانەوەی ئاسنی ئیسفەهان، سەپاندنی سزای زیندان بەسەر دوو چالاکی کرێکاری و مەدەنی، و چوونەسەرەوەی ئاماری قوربانیانی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە. درێژەی هەواڵەکان. بەڕێوچوونی هەڵمەتی زاگرۆسانە لە چیاکانی کوردستان، ڕۆژی هەینی 10 مانگی سەرماوەز لە درێژەی هەڵمەتی زاگرۆسانە بۆ پاراستنی سروشتی کوردستان، چالاکانی مەدەنی لە شارەکانی نەغەدە، سەقز و بانە چالاکی ژینگەییان ئەنجامدا. بەپێی راپۆرتەکان، ژنان و پیاوانی ژینگەدۆز لە شارەکانی سەقز، نەغەدە و بانە بە چاندنی دنکە بەڕوو، بادام و گوێژ لە چیاکانی دەوروبەری ئەو سێ شارە جەختیان خستە سەر پاراستنی ژینگە و دروشمی پێکەوە ژینگەی کوردستان سەوزەکەینیان بەرز کردەوە. کۆبوونەوەی دایکانی دادخواز لە ماڵی ئیبراهیم شەریفی فەر لە بۆکان، ڕۆژی هەینی 10 سەرماوەزی 1402 دایکانی دادخوازی بۆکان بە کۆبوونەوە لە ماڵی هەمیشە زیندوو ئیبراهیم شەریفی فەر وێڕای ڕێزگرتن لە یادی تەواوی گیانبەخکردوانی شۆڕشی ژینە پەیمانیان لەگەڵ ئاواتەکانیان نوێ کردەوە. ئیبراهیم شەریفی فەر تەمەن 29 ساڵ لە ڕەوتی شۆڕشی ژینە لە شاری بۆکان بە تەقەی هێزەکانی ڕژیم بە سەختی بریندار و پاش 13 ڕۆژ بەستەری بوون لە نەخۆشخانەی ورمێ گیانی لە پێناو ئازادی و بەرابەریدا بەخت کرد. ڕۆژی ڕابردوو دایکانی دادخوازی بۆکان لەگەڵ بنەماڵەی ئیبراهیم کۆبوونەوە و لە مەراسمێکدا وێڕای ڕێزلێنان لە یادی تەواوی گیانبەخکردنەوەی شۆڕشی ژینە بەڵێنیاندا درێژە دەری ڕێگای پڕشانە زیان بن. گیانەدەستانی دوو کرێکار لە مەریوان و زاهدان. بەپێی هەواڵی گەیشت و ڕۆژی هەینی 10 سەرماوەزی 1402 دوو کرێکاری بیناسازی لە شارەکانی مەریوان و زاهدان بەهۆی نەبوونی ئیمنی شوێنی کار تووشی ڕوودا بوون و گیانیان لەدەستا. بەپێی ئەو راپۆرتە، کرێکارێک بە ناوی بورهان ڕانجبەر خەڵکی گوندی کۆڵیژی سەر بە شارۆچکەی سەوڵاوای مەریوان لە کاتی کارکردن لەسەر بینایەکی نیوەکار بەهۆی نەبوونی ئیمنی شوێنی کار لە بەرزایی بەر بخوارەوە و دەست بەجێ گیانی لەدەستا. لەلایەکی دیکەوە، کرێکارێکی مرمنداڵی بەلوچ بە ناوی محەممەد ئەمین شیح کوردەک تەمەند 19 ساڵ لە کاتی بەردکاری بینایەک لەسەر داربەز کەوتە خوار و گیانی لەدەستا. دەستبەسەرکردنی زەکریا کەریمی لە شاری مەهاباد. زەکریا کەریمی برای ئەیوب کەریمی بەندکراوی بیرمەندی خەڵکی مەهاباد کە 3 ڕۆژ لەوەبەر لە زیندانی قزل حساری کەرەج ئێدام کرا لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر کرا. ڕۆژی پێنجشەممە 9 سەرماوەز زەکریا کەریمی هاوڵاتی خەڵکی مەهاباد لەلایەن هێزەکانی وەزارەتی ئیتلاعات لەسەر دەست بەسەر کرا. پاش بڵاوکردنەوەی گرتە ڤیدیۆیەکی دایکی تەمەن 70 ساڵی ئەیوب و زەکریا کەریمی کە ڕوو بە ڕای گشتی خەڵک و بەتایبەت دەستگای قەزایی کۆماری ئیسلامی داوای ڕاگررتنی لە سێداردانی کوڕەکەی کردبوو، بنەماڵەی کەریمی کەوتنە ژێر گوشاری وەزارەتی ئیتلاعات. دەستبەسەرکردنی زەکریا لە کاتێکدایە کە سزای سێدارەی ئەیوب کەریمی برای بەرەبەیانی ڕۆژی چوارشەممە 8 سەرماوەزی 1402 لە بەندیخانەی قزل حەساری کەرەج جێبەجێ کراوە. کوژرا و برینداربوونی 118 کۆڵبەر لە مانگی نۆڤەمبری 2023 بەپێی ئاماری ناوەندەکانی مافی مرۆڤ بەلانی کەم 118 کۆڵبەر و کاسبکار لە سنوورەکانی کوردستان لە مانگی نۆڤەمبری 2023 بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم بەربوونەوە لە بەرزایی و تەقینەوەی مین کوژرا و بریندار بوون. بەپێی ئامارەکان 118 کۆڵبەر و کاسبکار لە سنوورەکانی کوردستان کوژرا و بریندار بوون کە 93 لە سەدیان
ببورنەوە 3% بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم بووە. لەو ڕێژەیە 8 کۆڵبەر گیانی لەدەستدا و 10 کۆڵبەری دیکەیش بریندار بوون. شایانی باسە کە لە نێو ئەو 18 کۆڵبەرە 14یان منداڵ بوون. مانگرتنی هەزاران کەسی کرێکارانی کارخانەی توانەوەی ئاسنی ئیسفەهان ڕۆژی شەمە 11 مانگی سەرماوەز هەزاران کرێکار لە بەشە جۆراوجۆرەکانی کارخانەی توانەوەی ئاسنی ئیسفەهان لە ناڕزایەتی بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان دەستیان لە کار کێشایە و لە ناوەندی کارخانە کۆبوونەوە. کرێکارانی کارخانەی توانەوەی ئاسنی ئیسفەهان وێڕای ناڕزایەتی دەربڕین لە ئازدۆخی خراپی مەعیشەتی و کەمی حەقدەست، خوازیاری بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕێزبەندی پیشەکان، هاوسانسازی حەقدەست و چوونەسەرەوەی حەقدەست و مەزایە بوون. ئەو مانگرتنە بەپێی بانگەوازێک کە پێشتر بڵاوکرابووەوە لەژێر گوشار و هەڕەشەی حراسەت و ناوەندە ئەمنیەتیەکان بەڕێوەچوو. ناڕزایەتی کرێکارانی پرۆژەی ئاویاری کارونی گەورە ڕۆژی شەمە 11 مانگی سەرماوەز کرێکارانی پەیمانی شاغەڵ لە پرۆژەی ئاویاری و زەهکەشی کارونی گەورە با ڕاخستنی سفرەی بەتاڵ خوازیاری چاکسازی لە بواری پیشەیی و مەعیشەتیان بوون. بە پێی زانیاریەکان زیاتر لە 100 کرێکار بە بۆنەی بلاتێکلیف بوون لە مەحوەتەی شرکەتی بەرهەمهێنانی کارونی گەورە کۆبوونەتەوە و خوازیاری جێبەجێکردنی داخوازیەکانیان بوون. نزیکەی 150 کرێکاری بەشەکانی حراسەت، نوێژینکردنەوە و بەرهەمهێنان خوازیاری گۆڕانی دۆخی پیشەیی، گۆڕانی گرێبەستەکان و دابینکردنی ئەمنیەتی پیشەیی و بیمەی کارامە بوون. شەڕ و پێکدادان لە نێوان خەڵکی مەیبود و پەنابەرانی ئەفغانستانی شەوی پێنجشەمە 9 سەرماوەزی 1402 شەڕ لە نێوان دانیشتوانی شاری مەیبود و پەنابەرانی ئەفغانستانی بەهۆی کوژرانی مێرمنداڵێکی تەمەن 17 ساڵ ڕوویدا و لەگەڵ هێزەکانی پۆلیس تێکەڵچوون. بە پێی راپۆرتەکان مێرمنداڵێکی تەمەن 17 ساڵی خەڵکی مەیبود لە پارێزگای گەز کە بە وتەی خەڵکی ناوچەکە لەلایەن پەنابەرانی ئەفغانستانیەوە کوژراوە. پاش بڵاوبوونەوەی ئەو هەواڵە خەڵکی مەیبود ڕژانە سەر شەقام و هێرشیان کرد سەر پەنابەرانی ئەفغانستانی. کاتێک پۆلیس هەوڵی تێکدانی خۆپیشاندانەکەی داوە، تێکەڵچوون لە نێوان خەڵکی ناڕازی و هێزەکانی پۆلیس ڕوویدایەوە چەند کەس دەست بەسەر کراون. دەستگرتن بەسەر ئۆتۆمبیلی سوختبەران و دەستبەسەرکردنی 2 کەس ڕۆژی هەینی دەی سەرماوەزی 1402 هێزەکانی ڕژیم هێرشیان کرد سەر سوختبەران لە ناوچەی کەلگانی سەر بە شارستانی سەراوان و وێڕای لێدانی شۆفێران ئۆتۆمبیلەکانیان زەوت کردووە. هەروەها 2 شارۆمەندی بەلوور شەوی چوارشەممە لەلایەن ئیدارە ئیتلاعاتی مهرستانەوە دەستبەسەر کراون. بە پێی راپۆرتەکان هێزەکانی ئیتلاعات و مەئمورانی ئینتیزامی بە شێوەیەکی وەحشیانە هێرشیان کرد سەر ئۆتۆمبیلی سوختبەران و وێڕای شکاندنی شوشەی ماشینەکانیان شۆفرانیان داوەتە بەر لێزان. لەلایەکی دیکەوە 2 شارۆمەندی بەلوچ بە ناوەکانی عەبدولخالید کەریمزایی و ستار کەریمزایی لە ناوچەی ئاشاری سەر بە شارستانی مێرستان بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراون. سەپاندنی سزای زیندان بەسەر 2 چالاکی کرێکاری و مەدەنی. بە پێی راپۆرتەکان دەستگای قەزایی ڕژیم سزای زیندانی بەسەر زەردەشت ئەحمەدی ڕاغب، چالاکی کرێکاری و مەعسومە سولەیمانی، چالاکی مەدەنی و ڕاهێنەری نێودەوڵەتی وەرزشدا سەپاندووە. زەردەشت ئەحمەدی ڕاغب کە لە ئێستادا لە زیندانی قزلحساری کەرەژ ڕاگیراوە لەلایەن دادگای پێداچوونەوەی تارانەوە بە 3 ساڵ و 9 مانگ زیندانی تەعزیری مەحکوم کراوە. ئەو چالاکە کرێکاریە پێشتر لەلایەن لەقی 26 دادگای ئینقلابی تاران بە سەرۆکایەتی قازی ئەفشاری بە تۆمەتی تێکدانی ئەمنیەتی گشتی و چالاکی تەبلیغی دژ بە نیزام بە زیندان مەحکوم کرابوو. لەلایەکی دیکەوە مەعسومە سولەیمانی ڕاهێنەری نێودەوڵەتی وەرزش بە بیانووی سەردانی مەزاری نیکا شاکەرەمی و گرتنی وێنەی بێحجاب لەلایەن دادگای ئینقلابی خۆڕەماباد بە تۆمەتی هاندانی خەڵک بۆ توندوتیژی بە زیندان و 50 زەربە شەلاق مەحکوم کراوە. دوا هەواڵمان سەبارەتە بە چوونەسەرەوەی ئاماری قوربانیانی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە. ڕۆژی هەینی دەی سەرماوەزی 1402 وەزارەتی بەهداشتی فلستین ڕایگەیاند کە لە دوای تەواوبوونی ئاگربەست بەهۆی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر کەرتی غەزە
178 کەس گیانیان لەدەستاوە و 589 کەسی دیکەش بریندار بوون. بەوتەی بەرپرسانی نظامی ئیسرائیل 200 ناوچەیان لە کەرتی غەزە کردوەتە ئامانج و هشداریان داوەتە دانیشتوانی باشوور و ڕۆژاوای غەزە کە ماڵەکانیان بەجێبێڵن و لەو شوێنانەی کە نزیک لە چەکدارانی حەماسە دوورکەونەوە. بەوتەی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دۆخی نەخۆشخانەکانی غەزە کارە ساتبارە و گیانی هەزاران کەس لە مەترسیدایە. لەلایەکی دیکەوە کۆمیتەی بەرگری لە ڕۆژنامەوانان لە راپۆرتێکدا ڕایگەیاند لە سەرەتای دەستپێکی شەڕی نێوان ئیسرائیل و حەماس تا بە ئەمڕۆ 61 هەواڵێر و ڕۆژنامەوان کوژراون. خۆشەویستان هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد بن.